بەشێک لە ڕاوچیانی دەریاچەی دەربەندیخان کە بژێوی ژیانیان لەسەر ڕاوە ماسیە گلەیین لە حکومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان دەکەن و ڕای دەگەێنن کە گرنگی بە سامانی ماسی نادەن و ساڵانە بەپێی پێویست پەنجە ماسی ناکەنە ناو دەریاچەی دەربەندیخان. هاوکات داوا دەکەن لە شارەکەیاندا گرنگی زیاتر بدرێت بە سامانی ماسی. ئەوە حکومەتیشی شێکی نێڵا و خەڵکی شتێ ڕوو لەم بەحرەکە بۆ ڕاوە ماسی لەم بەحرا بە شێوەیەکی گشتی وەکو ساڵانی تر نییە زۆر کەم بۆتەوە لەبەرەوەی خەڵکە بە ئیشەکە گشتی سەریکردەتە بەحرەکە و ڕاوە ماسی ئەکا و ئەگەر حکومەتیش ئاوا ساڵانە ماسی بێرێت تا حەدێگەرای ماسیەکەی تێبکە زۆر باشە و ڕاوە ماسیش لە کاتی مەنعەکەیە خەڵک زۆر ڕاوی ئەکا ئەگەر ئەوە نەبێنێ زۆر ئیشێکی باشە و حکومەت ئەوە بکانێڵێ لە کاتی مەنعەکە ڕاوی بکەن زۆر شتێکی باش. شارەزایانی بواری سامانی ماسی ڕای دەگەێنن دەریاچەی دەربەندیخان بەهۆی کەمبوونەوەی ئاو و کۆبوونەوەی پیسی لە ڕووبارەکەدا گرفتی بۆ سامانی ماسی دروست کردووە. بەڵام ئەمە بەمانای ئەوە نایەت ژینگەی ئاوی دەربەندیخانان تەندروست بێ بۆ بەخێوکردنی ماسی و هەر ئەوەش هۆکار بووە ئەوان بیر لە پرۆژەیەک بکەنەوە بە ناوی پرۆژەی هەڵهێنەری پەنجە ماسی زانکۆ کە لەلایەن شارەزایان و بەشێک لە مامۆستایانی زانکۆوە دروست کراوە. ئەمە ساڵ دراسێکمان کردووە لەسەرێکی پێویستمان بە چییە؟ ئێستا حالێ پێویستمان بە چیە؟ پێویستمان بێکەمڕەکە پێویستمان بە ماسی کار بە. ماسی کار پێشکەمی ئیشمان لەسەر کردووەوەی کە شێوازێکی باش بوو کە بتوانین ئێمە سفادی لێ بکەین و قازانجی هەبێ بۆمان ئەوەیە گەڕاین و سەر چاو پرسیار شتمان کرد پرۆژێکی باشمان پین کرد شک برد کە بڵێن پرۆژێکی باشە ئینتاجێکی زۆر باشمان هەنێ ئەوش پرۆژەی هەڵهێنەری ماسیە. ساڵیش خۆشبەختانە مەنتیقەی دەربەندیخان و دوکان و هەموو سەرچاو ئاویەکان داوای بژانەوەی حەوزی ئاوی دوکان و دەربەندیخانیان کردبووە لە قایمقامێتەوە داوایان لە محافزە کرد و محافزەش پەیوەندی بە ئێوەمەوە کرد و ئێمەش بە خۆشحاڵیەوە ئامادە بووین کە ئێمە بتوانین تەزویدی ئەم ئەینانە بکەین بە ماسی هەر بۆیە زیاد لە 45,000 مان کردە ناوە حەوزی دوکانەوە و 35 تا 40,000 توانم بڵێن کرد ئیمڕۆ کردمانە ناو ئاوی دەربەندیخانەوە. بە مەبەستی زیادکردنی ماسی لە بەنداوی دەربەندیخان کە لەلایەن قایمقامی دەربەندیخانەوە داوا لە پارێزگای سلێمانی کرابوو هەستێت بەو کارە نزیکەی 40,000 پەنجە ماسی خرایە ناو بەنداوی دەربەندیخان و تا ئەمانگێک ڕاوکردن بە تۆڕ لەلایەن ڕاوچیانەوە قەدەغە کرا بۆ ئەوەی زیان بەو پەنجە ماسیانە نەگەێنن. لەگەڵ ئەوەشدا داوا دەکرێت ڕێژەکە زیاد بکرێت و پارێزگاری لە پەنجە ماسیەکان بکرێت. شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.